ئەمە بینای هۆتێل بوریواژە لە شاری لۆزان لە سویسرا. ماوەی 7 ڕۆژە لەناو ئەم هۆتێلەدا وەفدەکانی ئێران و وڵاتانی پێنجکۆیەک سەرقاڵی زنجیرە دانوستانێکی چڕوپڕن بۆ ڕێکەوتن لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. هەر لەناو ئەم هۆتێلە مێژوویەدا بوو کە ساڵی 1923 پەیمانی لۆزان ئیمزا کرا و کۆتایی بە ئیمپراتۆرەتی عوسمانیانرا و ئەو بەڵێنەی لە پەیمانی سیڤەردا بە کورد درابوو بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی هەڵوەشایەوە. پێدەچێت ئەم جارەشیان ڕۆژاواییەکان بەو تێبینیەوە ئەم هۆتێلیان بۆ شوێنی دانوستانەکان دیاری کردووە کە کۆتایی بە کێشەی 15 ساڵی ئەتۆمی ئێران لەگەڵ ڕۆژئاوادا بهێنن. بڕیار بوو شەوی ڕابردوو لە ئەگەری ڕێکەوتن یاخود ڕێک-نەکەوتن کۆتایی بە دانوستانەکان بێنرێت، بەڵام لە دوایین ساتەکاندا ڕاگەیەنرا دانوستانەکان بۆ ڕۆژی چوارشەممە درێژ کراوەتەوە بۆ پێی هێشتا لایەنەکان گەشتبینن بە گەیشتن بە ڕێکەوتن. وەزیری دەرەوەی چین کە بەشداری دانوستانەکانە ڕایگەاند لە دانوستانەکاندا پێشکەوتنی بەرچاو بەدی هاتووە و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بە پشتبەستن بەو پێشکەوتنانە ڕایگەاند. پێشکەوتنەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەوە دەهێنێت بۆ ڕۆژێکی دیکەش ماوەی دانوستانەکان درێژ بکرێتەوە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ زانیاریەکیان لەسەر ناوڕۆکی کۆبنەوەکان بڵاو نەکردوێتەوە، بەڵام ڕۆژنامەی نیویۆرک تایمز لەسەر زاری بەرپرسێکی ئەمریکی بەشدار لە کۆبنەوەکاندا بڵاوی کردوێتەوە لایەنی ڕۆژئاوایی زیاتر گرنگی بە وردەکاریەکانی ڕێکەوتنەکە دەدات، بەڵام لایەنی ئێرانی زیاتر لایەنی سیاسی ڕێکەوتنەکەی بۆ گرنگە. وەفدی ئێرانی ئامادەیە بۆ جۆرێک لە ڕێکەوتن کە ڕای گشتی ئێرانی وڵاتانی ناوچەکە وەک دۆڕان و پاشەکشەی لایەنی ئێرانی لێکی نەدەنەوە. بەرپرسانی ئێرانی لە لێدوانەکانیاندا باسی دوو داواکاری لە وڵاتانی ڕۆژئاوا دەکەن. یەکەم بە فەرمیناسینی بەرنامە ئەتۆمیەکەیە لە چوارچێوەی ڕێوشوێنەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزە و دووەمیشیان داوا دەکەن سەرجەم گەمارە ئابوووریەکانی سەر ئەو وڵاتە هەڵبوەشێنرێتەوە. بەڵام لە ڕەوتی دانوستانەکاندا تا ئێستا وا دەردەکەوێت و وڵاتانی ڕۆژئاواییش هێشتا متمانی تەواویان بەلایەنی ئێرانی نییە و نەتەنها ئامادەنین بەرنامە ئەتۆمیەکە بە فەرمی بناسیێنن، بەڵکو تەنها ئامادەن دوای ڕێکەوتنەکە بەرەبەرە گەمارە ئابوووریەکان کەم بکەنەوە. جگە لەوە وڵاتانی ڕۆژئاوایی ترسی ئەوەیان هەیە ئەگەر بێت و بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بە فەرمی بناسن ببێتەوەی دروستبوونی ململانەیەکی ئەتۆمی لە خۆرەڵاتی ناوەڕاستدا. بۆ پێی وڵاتانی دیکەی ناوچەکەش لەوانە سعودیا و تورکیا داوای هەمان ئەو مافانە بکەن کە بۆ ئێران بە فەرمی ناسرێنراوە. بەر لە دوو هەفتەش وەزیری دەرەوەی سعودیا بە فەرمی ڕایگەیاند لە ڕووی ئەتۆمیەوە هەر ئیمتیازێک بە ئێران بدرێت سعودیاش داوای هەمان ئیمتیاز دەکات. دوورنیە لە داهاتوودا وڵاتانی دیکەی ناوچەکەش هەمان داواکاری سعودیانە بێت و ڕۆژئاواش نیگەرانی دروستبوونی ئەو ململانەیە ئەتۆمیە.